Matt Tyrrell. خلق سرانسری جیهان مال آوایی ل 2022 دیکن به شاهی و یاری ناگری. بایدن دی بیجا و دل روزن بهن ودان سر سال به مالبات خورا بریاره بده کادی خوش بو گره کادی سلوکاتی کاندید بکایانا. و پشتوالن دکتوره که زندان کری لترکیه لپیش دادگاه استانبول کم دبن باریکو دادگاه کرناوی ورا باشی خستن. سلاو ريزو هيفين دما خوش دقال كورت كونكشن جدنجي امريكا لواشنطن ليكم روجا سالا 2023 سري سالانو لوا بيروز بو تفايا كارمندين دنجي امريكا ولبشي كردية دنجي امريكا ام هيفيا سالك آرام وباشتي وبي ايش ودرت جوارا دخوازين نها لواشنطن حفتي سبيديا يكي 2023 سرک جو بایدن دی بیجا و دی لوان روژین بهن ودانا سری سالی به مالباتا خورا راویجی بکو بریاری جی بدکا اگر خوش بو گرا دومیا سروکاتیا امریکا لسال 2024 کاندید بکا یانا کاربدستن دموکراتین کوش کاسپی دی بیجن هما وی بریارا خوا کاندید کرنی دایا لی پسیار اوکا اگر دی پارتیا دموکرات وی دست نیشان بکا یانا بەلاوانانی بەشداریکردن پێشبینی دەکرێت لە هەڵبژاردنە گشتەکاندا بنکەکانی ناوچەی پرنس جۆرج لە ویلایەتی مێریلاند لە دەرەنجامدا دیموکراتەکان سەرکەوتنیان مسۆگەر بێت لە گەورەترین ناوچەی زۆرینەی ئەمریکایی بە ڕێگەز ئەفریقایی لە وڵاتە یەکگرتووەکاندا. جێبەجێکاری ناوچە و 11 ئەندامی ئەنجومەنی ناوچە و بەرپرسی جێبەجێکردنی یاسا و نووسەری دادگا و نزیکەی 20 یاسادانەر لە ناوچە پۆستیان لە ئەنجومەنی گشتی ویلایەتەکەدا وەرگرتووە. بەڵێ هەموو ئەو بەرپرسانەی هەڵبژێردراون دیموکراتن. ئەمە سەرۆکی کۆمیتەی ناوەندی دیموکراتەکانی ناوچەیە کێنت ڕابنسن. هیچ کۆمارێک نییە کە بتوانم بیری لێ بکەمەوە کە لە ڕاستیدا بتوانێت سەرکەوتوو بێت بتوانێت لەو ناوچەی پرنس جۆرجدا سەرکەوتن بەدەست بێنێت. جێگیری سەرۆکی کۆماریەکان لە ناوچەی پرنس جۆرج جیم واس هاوڕایە. لە تەمەنی مندا نەبوو ئێستا تەمەنم 70 ساڵە بۆیە مێریلاند زیاتر بۆتە لایەنگری دیموکراتەکان بەدڵنیایەوە ناوچە لەم ساڵانەی کە من لێرە بوومە بەم شێوەیە بووە. واز دەڵێت ئەوە بۆ واتایە نییە کە کۆماریەکان لەو ناوچەیەدا واز لە هەوڵدان بۆ بردنەوەی هەڵبژاردنەکانی گشتی بهێنن. بۆ کەڕەتێک پرسەکە گرنگ دەبێت ئەگەر تۆ لەوێ نەبیت تۆ لەوێ نیت ئەوە گرنگ نابێت. ئەوەی بۆ زۆرێک لە دەنگدەرانی هەردوو پارتەکە گرنگە ئەوەیە کە جۆ بایدن بە تەمەنترین سەرۆکی ئەمریکایە. تەمەنی دەبێتە 86 ساڵ ئەگەر خولی دووەمی خۆی تەواو بکات. بەڵام لەم ناوچەیەدا کە لە ساڵی 2016دا لە پێشەنگی ڕاپرسیەکاندا بوو ئایا دەتوانێت لە ساڵی 2024دا لە هەموو ڕکەبەرەکانی لە هەڵبژاردنە سەرەتاییەکاندا بباتەوە؟ لەو باوەڕدانیم ئەو پشتگیریەکی تەواوی گشتی هەبێت. یەکەم بە لە بەرچاوگرتنی ئاستی نەزمی پەسەندکردنی پێم وانییە ئەمە هەستی هەموو کۆمارەکان بێت بەڵکو و دموکراتەکانیشە. بەبێ جێدانە هەستی خۆم بۆ سەرۆک و چۆن سەرکەوتوو دەبێت پێم وایە کە ئێمە ئاگاداری ئەوەشین کە تاکەکان نیگەرانن لەوەی کە لەوانەیە ئەو کەسە نەبێت کە بە ماوەی 4 ساڵی دیکە بەردەوام بێت لە پۆستەکەی. وەک لە ناوچەکانی دیکە زۆرینەی دیموکرات لە سەرانسەری وڵاتدا دەبینرێت دیموکراتەکانی ناوچەی پرنس جۆرج یەک نین. کەسایەتی تاکی دیموکراتەکان پشتیوانی ناوی جیاواز دەکەن. پێشکەوتوخواز، میانڕەو، لیبرال یان کۆنەپەرست. لە ساڵی 2016دا بایدن یەکی خستن بۆ ئەوەی دۆناڵد ترامپی کۆمارەکان دووبارە هەڵ نەبژێردرێتەوە. هەمومان توانیمانە هەموو ناکۆچەکان بەلاوە بنین و پێکەوە کار بکەین. بەڵام هەروەها دەبینیت کە هەندێک لەو تاکانە لەکوێدا پیان وایە سەرکردایەتی پێویستە بۆ ئەوەی لە کاندیدێکی جیاوازدا بەرەو پێشەوە بچین. بۆیە ئەوەش دەگۆڕێت بە جۆرەی هەستی کەساتەکان کە ئایا سەرۆک بایدن دەبێ بەردەوام بێت لە پۆستەکەی یان نا. لە وەڵامی پرسیارێکدا بۆ هەڵسەنگاندنی کاندیدەکانی سەرۆکایەتی لە دیوەکەی تردا بەرپرسی ناوخۆیی پارتی کۆماریەکان واز دەڵێت پارێزگاری کالیفۆرنیا تەمەن 55 ساڵ ڕەنگە باشتر بێتە بەر چاوی دیموکراتەکانی پرنس جۆرج وەک سەرۆکە بە ساڵاچۆکەی ئێستاکە. ڕەنگە کەسێکی وەک گاڤین نیوسۆم لەگەڵ بیر و بۆچوونەکانی دیموکراتەکانی پرنس جۆرجدا بگونجێت. تاکە سەرۆکی هەڵبژێردرا لە مێژووی ئەمریکادا کاندیدکردنی بۆ خولی دووەمی سەرۆکایەتی ڕەت کرابێتەوە دیموکرات فرانکلین پێرس بووە
لە ساڵی 1956دا ئەویش بەهۆی نیگەرانیەکان لە ڕێبازەکانی سەرۆک نەکتەمەنی. خەڵکی سەرانسەری جیهانی ماڵئاوایی لە 2022 کرد بە شاهی و یاریên ئاگر پێشوازی لە 2023 دیکن لە مەزنە باژارên جیهانی شەوێدی و پشتی 3 ساڵên زەحمەت و ئالۆزیên ji ber COVID-19 و ڕەوشە ئابووریە خراپ خەڵک نیڤا شەوێ و دکەش و هەوایên ساردا شاهی kirin. پشتەوانên دکتۆرێکی زیندانکirî li Tirkiyê li pêş dadgeha Istanbulê civiyan ji bo nîşandana hevsoziya xwe berî ku dadgeh biryara paşxistina dadgehkirina wî bide. Ew dibêjin pizîşkên Tirkiya dibin armanca tapaserkirinê. Serokê Êketiya Karmendên Sexlemiya Tirkiyê dibêje ew diktor rastî zîndanê dibe ji ber daxwazkirina lêkolînekê dê iddiayên bikarînana çekî kîmyayî de li dijî şervanên Kurd li Bakurê Iraqê. دادگایکی تورکیا ڕۆژی پێنجشەممە کردەوە پزیشکێکی پلە باڵا ئازاد بکات کە ڕوبەڕووی چەندین ساڵ زیندانیکردن دەبێتەوە بەهۆی ئەوەی کە داوای لە کۆڵینەوەی کردووە لەبارەی بەکارهێنانی چەکی کیمیایی کە لەلایەن سوپای تورکیا و لە دژی چەکدارانی کورد لە عێراق بەکار هاتووە. شەبنەم کۆرۆل فنجانچی سەرۆکی کۆمەڵی پزیشکی تورکیا لە مانگی 11 ڕابردوودا بە تومەتی سازانی چاوپێکەوتنێکی تەلەڤیزیۆنی لە میدیاکانی نزیک لە پارتی کرێکارانی کوردستان پەکەکە بۆ تیشک خستنە سەر ئەو بانگەشانە دەست بەسەر کرا. Pazartesi günü biz bunu tesadüfen... بەڕێکەوت زانیمان کە لێکۆڵینەوە لە دژی سەرجەم ئەندامانی ئەنجومەنی ناوەندی واتە ژووری فیزیشکی تورکیا دەستی پێکردووە. لە نێویاندا پرۆفسۆر شەبنەم بە تومەتی ئەندامەتی لە ڕێکخراوێکی تێرۆریستیدا. لە دۆسیەی لێکۆڵینەوەکە فەرمانی نهێنی هەیە قەدەغەکراوە کە پارێزەرەکانمان کار لەسەر ئەو دۆسیە بکەن. بۆیە ئێمە زانیاری زۆرمان لەسەر ناوەڕۆکەکەی نییە. هەروەها داواکاری گشتی داواکاریەکانی ئێمە ڕەت کردەوە بۆ کۆبوونەوەیشی فەرمی و بچین بۆ ئەوێ و بەیاننامەیەک سەبارەت بە لێکۆڵینەوەکە دەربکەین. بۆیە چاوەڕێن زانیاری زۆرمان لەسەر ناوەڕۆکەکەی نییە، بەڵام ئەمە دۆخێکی بەرنامە بۆ داڕێژراوە پرسەکە تەنها پرۆفسۆر شەبنەم نییە. ئەمە ئۆپەراسیۆنێکە دژی کۆمەڵی پزیشکی تورکیا لە ڕێگەی پرۆفسۆر شەبنەمەوە. پەکەکە ڕایگەیاندووە حەڤەت چەکداریان بەهۆی هێرشی چەکی کیمیایی تووشاوە لە شاخ و ئەشکەوتەکانی باکووری عێراقی گیانیان دەستداوە. پەکەکە لەلایەن ئەنکەرەوە هاوپەیمانە ڕۆژئاوایەکانی وەک ڕێکخراوێکی تیرۆریستی قەدەغە کراوە بەهۆی ئەنجامدانی یاخیبوونێکی خوێناوی کە لە ساڵی 1984ەوە تا ئێستاکە بۆتە هۆی کوشتنی دەیان هەزار کەس لە هەردوولا. ڕەجەب تەیب ئەردۆغان سەرۆکۆماری تورکیا فنجانچی تومەتبار دەکات بۆی بە زمانی تیرۆر قسە دەکات لە کاتێکدا وەزارەتی بەرگری ئەو تومەتانی بە بوختان ناوبردووە. شارەزای پزیشکی دادوەری تەمەن 63 ساڵ ئەگەر تاوانبار بێت بە پەرەپێدانی پروپاگەندەی تیرۆر ئەگەر هەیە تا 7 ساڵ و نیو زیندانی بکرێت. Bilinç kampanyası düzenlendi. هەڵمەتێکی سەرکوتکردنی ڕێکخراوە. ئێمە لەو کاتەدا دەمانگوت ئامانج تەنها پرۆفیسۆر شەبنەم نییە، ئامانج کۆمەڵی پزیشکی تورکیایە. بە ئامانجگرتنی پزیشکە باشەکانە بە ئامانجگرتنی ئەو پزیشکانن کە بە ڕنگاریان دەبنەوە و تێدەکۆشن لە پێناو کاروباری تەندروستیدا، سەرباری پیادەکردنی هەموو جۆرەکانی سەرکوتکاری. ئامانجەکەی کۆمەڵی پزیشکی تورکیایە کە لە کاتی پەتاکەدا ڕاستیەکانی بەڕای گشتیدا ڕاگەیاندووە. ئەو کۆمەڵەیە بوو کە لە ساڵی ڕابردوودا تێدەکۆشا بۆ مافە بنەڕەتیەکانی پزیشکان و چەند مانگێک لە ژینگەیەکی فشار ئامێزدا مانیان گرت. فنجانچی لە هەفتەی دووەمی دادگایکردنەکەیدا بە سەرۆکایەتی دادوەری ڕاگەیاندووە لێدوانەکانی ئەردۆغان وای کردووە دانیشتێکی بێلایەنانە مەحاڵ بێت. لە هۆڵی دادگای ئەستەمبوڵ کە زۆر قەرەباڵغ بوو وتی سەرۆک دەتوانێت بە تیرۆریزم ناوم بهێنێت و دوای ئەم لێدوانە چۆن دامەزراوە گشتیەکان و دەسەڵاتی دادوەری دەتوانن بڕیارێکی سەربەخۆ بدەن. دادوەر بەناردنەوەی پزیشکەکە بۆ زیندان و دیاریکردنی دانیشتنی داهاتوو بۆ 11 مانگی یەک کۆتایی بە دانیشتنەکە هێنا. یاسای دژێ تەرۆر یا پەیوەندیدار بە ئەو لە تورکیا گونجاوە و کاراکردنە بۆ لێپێچینەوە لە نەیارانی سیاسی و هەمیشە بانگەشەمان بۆ ئەوە کردەوە کە پێویستە ئەو یاسایانە هەڵبوەشێنرێنەوە. لە ڕاستیدا ئەگەر ئەمڕۆ دۆسیەکە دوانە خراپایە ئێمە ڕزایەتەکانمان دەخستە ڕوو کە لە بەرگەی 2 یاسای دژە تێرۆر نادەستوریە. پێچەوانەی ڕێکەوتنامە نێودەوڵەتیەکانە و دەسەڵاتی دادوەری دادگاکە لەگەڵ ستانداردە یاساییە گشتگیرەکاندا ناگونجێت. ئێستا کە ئەمە لە ئەستۆی ئێمەدایە لە دانیشتنی داهاتوودا بیکەین. فنجانچی لە تورکیا هەم وەک شارەزایەکی پزیشکی دادوەری و هەم وەک بانگەشەی مافی مرۆڤ ناسراوە کە بە ئاشکرا دژی حکومەتەکەی ئەردۆغان قسە دەکات. دەست بەسەرکردنی سەرەتایی ئەو دکتۆرە ناڕزایەتی لەسەر شەقامەکانی ئیستانبول یەکەوتەوە لە ئەنجامدا دەیان کەس دەستگیر کران. کۆمەڵی پزیشکی تورکیا کە سەرۆکایەتی ئەو ناڕزایەتیە دەکات نزیکەی لە 80% پزیشکەکانی ئەو وڵاتە دەگرێتەوە. ڕێکخراوی لێبوردنی دەوڵەتی و هیومن رایتس وۆچ بانگەوازێکی هاوبەشیان لەگەڵ 5 ڕێکخراوی دیکەدا بۆ ئازادکردنی فنجانچی بڵاو کردوتەوە. ئاسۆ جەبار، دەنگی ئەمریکا.
قالك رويدان جرينج دي سالا 2022 دا قوم وانا كاريجري لسرجانا خلكي هبويا ايوب دمير لانكري وخجان فارقين لامادي هردو بامبر من نهار سوخب مره نجبو ام پیدا چونکیان آورکی بوان رویدانا بکنو بزن که چند دیوان کاریگری هبویا دم باش ایوب البری هر چی از جمتا دست بیدکم سری سالا و پیروز با او رویدان هند گرینگین کل ترکیه قومی چی جوانا لبیرامتی و بزن که کاریگری های گلکی هبویا لسر خلکی داخل اما سریدا بیجم هری زده لسر خلک ترکیه سال 2022 دا آبوریا ترکیه درکته پیش دکارم بیجم کو زم لسر زما هاتن راستی آبوری هم تواهی ترکیه خسته بن باندورا خو وسا دیاره کو 2023 دا جی و بردام که غیر ویاجی لترکیه تدی هن کاراست مزن چبون جوانا یک باجار بارتنه نافچا آماسترا دا تقینه کا گرزو چبو یعنی اجاق مادن دا چبو 42 کسی جیانا خوش دستا هی اف کاراست هانه سر ترکیه باندورا خو وندا نکریه وسا دیاره کو هنکیجی بردام که سال 2023 دا دالی دن داجی تقین استانبول دکارم بیجم کو لسر تواهی ترکیه باندورک ودا یعنی اف تقین راستی لکولان استقلالی لباجار استانبول جی هری کومروف قد تدچه ازدحام هری مزندا تقین چبو و 6 کشی زیان خو لودری جدستا غیر ویا دواری حقوقی دا راستی دیسا نوچین ودا جی در باس بو دویدری دا جی یعنی دواری حقوقی دا گلک تشتن نباش درکتن پیش یعنی هن اپراسیون لسر کسان چبو لسر روزنامه‌وانا چبو لسر اوان چبو جبو جی هجی ویا باندور خو لسر ترکیه بردام دکه سال 2022 دا تشتکی تایبچی راستی لسر چاپمینه بو یعنی زاگونا دزانفورماسیون لترکیه درکت لپارلمنتوی اف زاگون تواهی یعنی مدیا جواکی خسته بن کنترول دستلاتیه لپشتی ویاجی جخوال لسر گلک روزنامه‌وانا خو هیسکر انا گلک روزنامه‌وان دناف خبسه که دانه آنجی ناف فکاران دانه اف زاگون ببینه لسر ترکیه خو دیار کرد هلادن داجی راستی لسر HDP دیسا هم تشتی کو درکتن پیش ام کارم بیجن هنه باشه ایوب سپاس از بسیاری خلیجانی بکم کو رودان گریدای هری من کردان خلیجان دم باشو سر سالات نو پیروز با من دخواست اجتا بپرسم او رودانی کو گرینگ بون لسال 2022 لترکیه قومی نو بتایبجی کاریگریوان سر جیانا خلکی لهری من کردان هبو چه رودان بونو اگر آورکی پیغام آورکی بوان رودانا بدن بله دم باش داخل سرسالة تجي پیروز برته و الحمی تماشاوان و خبرکاران دنگ آمریکایی بله تشتکو ایوب بحث کرد هلبت وانا گشتینه لی براستی جی اوان تشتکو بحث کرد همی باندرا خو سر باجار کردان سر سیاست کردان سر جیان کردان جی کرج برکو دمان بحث هم جرا کریزا آبوری دکن باجار کردان هریم کردان د عالی آبوری دا امتحان بشن باجار هری خزانن جبروی صدمه یعنی تشکی کل استانبول ازمیر گرانی خدا به هیسکرین سجارا امتکارم بیشن کل سر مالباته کی کردجی ابقاس درجه باندورا خود شکلی نه تنه دواره آبوری د عالی سیاست د عالی آزادی رامان د جبراستی امتکارم بیشن کو زخته کی پروگرام چبیه او پاکتا کو ایوب دست نشان کر اكو و بازنه دور آزادی روزنامه‌وانان آستان کریه اویا 3-4 سال داویش خو جبوی ولایتین ترکیه بخوجی هه جبرکو لوکی روزنامه‌وان دماکو امدشن میدان به خلق رم خوازن دانو سندنی بکن نیرینی وان سرگش دانان بسینن مخابن هر جاری تشتی کج مراد بیشن امن کارم باره باخنش برکو او دافیانی ما دکاره به جزا کنم یا جساله کی زیادتر ولی وقتی دی لگرن عدالت گلکن بله هل بدا او تقینا استانبول کاریگریاوی گل کی مظلوم تایبج الهرم کردان او چاواکو سیاست ترکیه دیار به هم بر سوریا مانا راستا
راست عین وساج برکو تو دزانی جپار زستانی ورده اپراسیون هی هم سر باکوری عراق هم باکوری سوریه جمعه حسابات ورده همی چالاکی این کل دجیوان اپراسیون هم تیچه کرن هاتن قدخه کرن یکسر این هدف و به و گریدایی گلک اپراسیون چه بون سر هدف سر چالاکوانان وکی دی خلق ساده جدا ما کو خواسته کو لدجیوان اپراسیون هم دنگی خو بلند بکن دی سر راست گرتنو و لیدانی بون تو دزانی کمانی مافی منوان راپور خو سالانه اشکال دکن کدو در دجتین زمان دبیجن دما کو خو پیشاندان آنجی دما داخوینیه کی دا خلق و هاتنه با هفدو راست توندیه پلیسان هاتنش 1000 زیادتر سردان کاملین مافی مروه بونه که خواستنه اوان پلیسان گریا بکن یعنی امتکارم بیجن که براستی ایسال یعنی برکو ام به پروسه هلبجارت نیداجی دشن زخته کی گلک گران هیا لسر یعنی فشاره کی مازن چبیه لسر رای گشتجی خادی جان تخجت زانی این روزک تایبته یکم روزا سالانویا از دقیقه که بدم تاگت تپام کبل وی روزی تبیجی تشتكي تايبتي تبع هي فيك بجبو كار يعني هر تشتيها بفرمو هلبت يعني تزاني كو رئيس فريق خصنا ناونتيا روجنا مفانان رابور خويا صالح اشكره كربوغوتي كتركيا ولات السيامين جبوي روجنا مفانان ولات كهري بخطر لي ام هيفيت كن هم الجهان هم جي لتركيا الكردستان يعني او قش ازاديه زيادتر به وخوشي ارامي اشتي جبو ما حمي كسان جبو كردا وحمي جهان ربجه جانا وديسا سرساله وحميه بيروسكم سباس ترى ايوب تشف بيام هيا لفي رجع تايبت اما دقيقه كي بدن تاع تازادي شد بيجي بيجا داخل راستي لتركيا جيان كرن وقاس آسان نينه وقت خديجة خانجي ديار كر مروف قوات شكل لازمه بشتي حساب بك سال 2023 از هیوی دکم کو جبو کردان به سالکا آشتی یکتی جبو کو پیوستی کردان راسته هه هکه مثلا کرد ترکیه چاره سر نبه ترکیه جی پیش ناکه سری ناکه جو دی دکارم بجیم کو همو رایدارن ترکیه بیا فیر بونه هیوی دکم سال 2023 جبو کردان به سالکا آزادیه ايوب دمير في عمل دنجي مال الانكري وخرج جان فارقين لامدي قال كسباس وجاركادي صلاويانو بيروز با امرو بكن قامش لو في عمري ما زانا عمر بمرايا هلبت او ريدان كو افكار ما يعني في عمل مال لتركيا بحث كري جريدانا وان يعني كاريغريا وانا راسوخا لسر كردان لهريم كردان لسوريا جابونها زانا عمر لقامش لو بمرايا زانا دمباش صلاتيانو بيروز با تشر ريدان جرينجن 2022 بیراتتین کو کاریگریوان قال کی هبویا لسر خلکی و هریمی تشمرانها بيجي جخوا سالانو لهمو هفكار من ولتا يلدقي امريكا وصرصاله تجي بيروزبه رودان هري جرينج وباندور لسر كردين سوريا جخوا ايريش تركيا عيبو د سالا 2022 دا سد رجاهيه و 17500 نوتو دجاران ايريش تركيا لسر هرمين كردين سوريا وباكوريس رجلات سوريا چيبونه د بگشتي هجمارا قربانيين د انجام ايريش تركيا ده 59 سيفيل جيانا خوش دزدانه د ناف ده 12 زاروك هنه و 5 جن و هر وها دشتو شستو سه کسجی بریندار هنه ین سیویل شخوا ایریشا هری به باندوریا 20 ماه 11 بو گو به 24 بالافران ایریشین هرمی هاته کرن ارتشا ترکیه ایریش پیک آنی او به تایبدی به نسازیا هرمی زوی پترول الکتریکی هاتن ارمانش کرن جخواد لسر استا دوم ایریشن داعش و اپراسیون هسده لدیجی شانین داعش 113 اپراسیون هفبش دنابرا هسده و کوالسیون نتوایی پیک هات لدیجی شانین داعش ده انجام ویده 387 چکدارین داعش هاتنه کشتن داعش جی هر وها 176 ایریش پیک آنینه ایریشا حری گران یا داعش یا دسپیکا سال 2022 دبو لسر گرتیگاه صناعه دوی ایریش به تنه ده نزیکی 306 اندام چکدارین داعش هاتن کشتن جخواد سر استک دنجی 2022 ده
515 زاروک و جن مالبات داعش جبو ولاتي وان هاتنا رادستکرین فرنسا وک میناک 109 هموالاتی خوژن و زاروک وگراندنه المانیا 53 و هولندا 6 دا آستک دن دا لاستا آبوری دا بتایبەتی دوارێ ساغلەمیێ de لەسەر ئاستا باکوور و ژلاتی سووریێ 6 نەخۆشخانە هاتنە ئاواکردن جارایەکەیە گۆ ڕیەکە درێژ یا بلەز لەسەر دێرەژاهیا 100 کیلۆمتری هاتیە دەستپێکردن و هین نەهاتیە قەدادن بەلێ دەخی بله زانه متخواست بزانم کو لقامش لو بزانن باجرکه کو تیکل ج مسلمانا کریستیانان ازدیان عرب و کردان و خلق الجاز و شاهین سرسال الور مديتنا قالكي شاهين خوشتين كرن شاهدي تشاواب وخلقي تشدي كرن دامي شاهين صالانو هاد جخوا شاهين پر مزن شيبون لقام شلويه و دكتنا كجرسايل لكولانا هبون وهم بليسكان هم بشاهيان هاتا بيروس كرين لي ادخوازن بالي بكشين سر ديار ده كد دشاهين صرصالي وبشاهين بقشتي لهرمين كردين سوريا اوجي بردانا قليان دناوا شاهيان ده ود انجام وي ده لحسك ولقامشلو سي زاروك ده انجام وان غولان ده هاتنا بريندار كرن لقامشلو نافندا وي دافندا باجير ده قال لك شاهي هاتن داخستن بتايبتي نتني ده خريستيان وكرد وعرب بقرصاي داكتن كولانا وقرن بترمبيلان شي مدناوا باجار ده شاهي كي برمزن كيف خوشيه كي برمزنجي هبو زانا لسان في رجع تايبت ازي دقيقه بدم ازادي تهاتشتي بيجي بيامي تشتا فرمو از بهویم گو کاری مد ناوا دنگ امریکا ده بگشتی به پیشکوی باشتر ببه بهویم گو به تلویزیونک به زمان کردی به وشاندن استودیوی ل هرم کردین سوریه هبن لسر اصلا نتویجی از و کردکی داخواز دکم گو هرم گو الی جیان دکم باکر رجلات سوریه آرام ببه ایریشن ترکیه بسکنن داعش لاواستر ببه قال لك سپاس زانا عمر بامري دنجي امريكا لقامش لبمرابو قال لك سپاس وشفيدي لايفاريا سري صالانو فيديوين كوج ايراني هاتنا وشاند نشان دن كو خبيشان درو نرازيبون لباريزگهن زاهدان سيستان لبلوجستاني بدرش من مرنج بو خامنئي دست بكري وقيران دن نرازيبون وخبيشاندان زدتري سطر روجان لإيراني تابو دوفي ولاتي شكاندنا وبنماين ايديولوجين كمارا إسلامي هجاندنا ده هولا كده جبو جوهرتن ولديجي تفسر كرنين بتندو تيجي هرچند دا لحفتين داوي جمارا مزن آخو بشاندانا هنكي هاتيا خوارو كيم ويا ليكو مالين ما في مروفان ين إيراني بنجاه لأوسلو دي بيجاكو هنجي خو بشاندان روجانا لسران سري ولاد بيكتين والرجيمي هطانها نشيايا وانا راوستينا ام دزانن کو امریکا و اکتیا اورپی جی به هوی سرکوت کردنی خوبشاندنکانی دجی حکومت لچند مانگی رابردو داو گاندنی درون یان فروکی به فروکوان بو روسیا سزان بسر ایران دا سپاندوا ام سزان چند کاریگری لسر رژیمی اسلامی ایرانیان کدوا دکتر معتصم تاتایی آبوری ناس لندن لگل مانده به ولامدانی چند پرسیاری کی دنگی امریکا دکتر ام کاتت باش سپاس بوکاتی جناب تو سالی نویل تو پیروز به من پیش همشتی که حزم دکت خوندنوی جناب بزانم لسر روداوکانی 2022 پیش اوی باسا آبوری کی بکین بله زور سپاس سالی تازهش لئیو و لبینرانی خوشویستان پیروز بید ئەوەی کە ڕوویداوە لە ساڵی 2022 ئەوەیە کە وەزیەتی ئێران زۆر بەرەوخراپی ڕۆیشتە هەر ئەمە کارگەریەکی گەورەی بووە لەسەر ئەوەی کە ئەوڕۆکانی ئێمە ئەبینین کە خەڵکێکی زۆر ناڕازی هەن لە ئێرانە و ئەم ناڕزایەتیە کە پێشتر زۆر ئاشکرا نەبوو ئەم ساڵی 2022 پیشانیدا کە ناڕزایەتیەکان یەکجار زۆرەوە و بۆتە هۆی ئەوەی کە خەڵک ئەوڕۆکانێ حازر بن بێنە سەر شەقام و لەگەڵ ئەم وەزعە
بە شێوەیەکی تر هەڵس و کەوت بکەن. باشە دکتۆر بەتەسم بۆ ئەو هەموو ئابلوقەی جیهان کە لەسەر ئێران سەپێراوە پێش چەند ڕۆژە یان پێش چەند هەفتەیەکە یەکێتی ئۆروپایی ڕاگەیاند کە ئەوانش ئابلوقەیەکی فراوان لەسەر ئێراندا درێن کەچی تا ئێستا ئەم هەموو ئابلوقە ئابووری نەبوو بەهۆی گۆڕانکاریەک لە ئێران بەڕای جەنابەت بۆ بەڵێ دلیلی ئەوەی کە تاالانەکە ئەساسەن بۆچی ئەم مجموعە تحریمانە یا ئەم مجموعە ئابلۆقانە لەسەر ئێران نەیتوانێت کاریگەریەکی ئەو تۆی هەبێت دەلایلەکانی ئەتوانم بێژم جۆر بە جۆرن بەڵام مهمترین دلیلێکە کە ئەگەر لەباری ئابووریۆ هەڵبسەنگێنرێ ئەمەیە کە ئابووری ئێران ئابووریەکە کە تێدا اقتصادی یا ئابووری ژێرزەمینی یا ئابووری غیرە ڕسمی یەکجار زۆر بەقوەتە لە وڵاتهایەکە کە ئابووری ژێرزەمینی یا ئابووری غیرە ڕسمی زۆر بەقوەت بێت ئەم جۆرە ئابووریانە معمولاً قدرەتی ئەوەیان زۆرە کە بتوانن لە مەقابڵی شۆکهایە کە پی وارد ئەبێ یا فشارهایە کە دێتە سەری بتوانێت خۆی زۆرتر ڕابگرێت. ئەگەر ئابووری ئێران بەم شێوە نەبوایە ئەگەر ئابووری ئێران ئابووریەکی ئاسایی ببوایە ئەگەر ئابووری ئێران بەشی زۆری ئابووریەکەی ئابووریەکی ڕسمی ببوایە بێگومان ئەم جۆرە لەواقع ئابلۆقانە ئەم جۆرە تحریمانە ئەیتوانی لەسەر جمهوری ئیسلامی تاسیراتێکی یەکجار زۆر سەریعتر دابنێ تا ئێمە بینین کە ساڵهایە کە ئەم ئابلۆقانە هەیە ساڵهای ئەم ئابلۆقانە ئیدامی پەیدا کردووە ئێستا هەر ڕۆژ زۆر زۆرتر ئەبێ وڵاتانی ئوروپایی هەوڵیان داوە کە لەم ماوەی تا چەند مانگی ڕابردووە ئەم ئابلۆقانە زۆرتر بکەن بەڵام ئەمانە ئەلعانەکە ئەتوانێت تاسیراتەکەی خۆی لەسەر ئابووری ئێران لەسەر وەزی ئێران ببێ بەڵام من پێم وایە ئەمە دەلیلی ئەسڵیەکەیەتی. دکتۆر مەتەسم هەموو جاری بینیمانە کاتێکە جیهان یان وڵاتێکیان وەکو یەکێتی ئەوروپا ئەمریکا ئابلوقە لەسەر شوێنێک لەسەر وڵاتێک دادەنێ خەڵک باسی ئەوە دەکەن کە کاریگەری خراپی ئەو ئابلوقە لەسەر خەڵکە زیاترە لەوەی کە لەسەر ڕژیمی ئەو شوێنە بێ یان مەبەستەکەی سەداسەد جێبەجێ نابێ. لەگەڵ حاڵەتی ئێرانە تۆچی دەڵێ زیاتر خەڵک بەر ئەو کاریگەریە ئابووریە دەکەوێ یانش ڕژیم. بەڵێ ئەم بۆ بیر و بۆچوونە لەسەر ئەوەی کە ئایا تاسیری ئەم جۆرە لەواقع تحریمانە لەسەر کولی وڵاتەکە چی دەبێ ئەو بۆچوونە بە بڕوای من بۆچوونێکی دروستە. ئێمە ئەبینین کە لێرە ئەوەی کە مربوطێت تۆ بە دەمو دەستگای ڕژیم خۆی مربوطێت تۆ بە ئەو کەسانەی کە لە ئابووری ئێرانە دەسەڵاتی یەکجار زۆریان هەیە وەکو دەسەڵاتی سپای پاسداران دەسەڵاتی ئەو سازمان و ئۆرگانانەی کە سەر بە بەیتی ڕاهبەری ئێرانن ئەوانە توانیویانە لە ماوەی ئەم چەند ساڵا کەم ئابلۆقە لەسەر ئێران بووە زۆرترین قازانج بەرێت. دیارە ئەکرێ بشینە ناو جوزیاتی قازانجەکەەوە چۆنەوە چۆن بوو ئەوان توانیانە ئەبە شکڵ عمل بکە منتەها ئەبینین لەم لای ترۆ خەڵکن کە لێرا زەرەرەکەن زەرەرەکانیش ئەمەیەکە ئەبینین کە لە زەرفی ئەم چەند ساڵەدا بۆ نمونە مەسلەی ئەمەی کە پێڵین ئینفلیشن یا تەوەڕۆم قیا چوونە سەرەوەی قیمەتەکان لە ئێرانە یەکجار زۆر تایبەتی چوەتە سەرۆ هەر ئەمە خۆی باعسی ئەو بووە کە قودرەتی خەریدی خەڵک بێتە خوارەوە و ئەمە تاسیراتێکی یەکجار زۆر گەورەی داناوە لەسەر کولی جامعی ئێران و ئەمە بینین کە ئەو ڕۆکانێ لە هەر 5 نەفرێک بەڕاستی ئەو ڕۆکانە لەژێر خەتی فەقرا ژیانەکە و لەم ڕێگاوە بینین کە تاسیراتەکەی لەسەر خەڵک یەکجار زۆرتر بوو. دکتۆر مەتەسم بابەتێکی دیکەش ئەوەیە ینی زۆربەی خەڵک پێیان وایە کە ڕەنگە ئەم ئابلوقە قازانجی نەبێ بۆ گۆڕانکاری لە ئێراندا شتی تر هەیە باس لە هەنگاوی ترەکەن بوو نمونە بایکۆتی پەیوەندی سیاسیەکان و دیپلۆماسیەکان لەگەڵ ئێران و هەندێک هەنگاوی تر یعنی ئەگەر وەکو گوتمان ئەو ئابلوقە قازانجی نەبوو یان ئەنجامی نەبوو پێت وایە ڕێگای تر هەبێ یانش بە شێوەیەکی تر بۆ جیهان بە تایبەتی ئەوروپا ئەو پەیوەندی دیپلۆماسی و سیاسیانە لەگەڵ تارانە نابڕن بۆ ئەوەی کە ئێران بگاتە ئاستێک بۆ ئەوەی کە ئامادە بێ بۆ گۆڕانکاری لە وڵاتدا. دلیلەکەی ئەساسن ئەوەیە کە ئێمە
لەگەڵ وەزعیەتێکی یەکجار زۆر تایبەتی بەڕاستی ئەم ساڵانە ڕوبەڕوو بووین. بە نەزەری من هاتنی کۆڕۆنا یەکێک لە مشکلاتی ئەسلی ئەم مەسەلەیە، دواترەکەی شەڕی ئوکراین یەکێتە لە مەسەلە مهمانەیە. ئەوەیە کە دیارە ئێمە ئەتوانین لە بۆردێکی گەورەتری شاتم شای بکەین، ئەویژەوەیە کە ئەو ڕۆکانێ بۆ وڵاتێکی زلهێزی وەکو ئەمریکا مەسلەی ئەساسیەکە مەسلەی چینە. ئەگەر ئادەم زاویەوەتم شای مەسلەکە بکەین، ئەویش ئەتوانین بە نتیجە بگەین کە ئەمان هەوڵەکە ئەوە نەبووە کە بتوانن لە واقع لە شوێنێکی تریشا مشکلەیەکی تایبەتی تر بەوجود بێ، ئەویش مەسلەی ئێرانە. منتها ئەم پارامترانە ئەم شتانە لە زەرفی چەند مانگی ڕابردووە ئاڵوگۆڕی زۆری بەسەر هاتووە. ئەویش ئەوەیە کە ئەم شێوە هاتووەتە سەر خیابان و داوای ئەوەکەن کە ڕژیمی جمهوری ئیسلامی بگۆڕدرێ. ئەمە هەم ئەمریکا و هەم وڵاتانی ئەوروپایی هاوڵاتە سەر ئەم قەناعەتە کە دەبێ جۆرێکی تر لەگەڵ ئێرانە هەڵس و کەوت بکەن. دکتۆر، بابەتێکی دیکەی کە هۆی ئەوەیە کە ئەوروپیەکان ئابلوقە لەسەر ئێران دابن، ئەوش فرۆشتن یان گەیاندنی فڕۆکەی بێفڕۆکەوان بۆ رووسیا کە بەکاردێنن دژی ئۆکرانیا. خۆ دەزانی هەموو ئەوروپیەکان دژی شەڕن لە ئۆکرانیا و هەمویان دانەوێت شەڕی ئۆکرانیا زوو کۆتایی ببێتن و رووسیاش بە لایەنی تەرەفی وەکو ناحەق لە شەڕەکەدا دەبینن. یعنی من حەزەکەم پێمان بڵێ ینی ئەو هێزەی کە ئێران هەیەی بتوانێت ئەو فڕۆکانە دروست بکاتن بیدا بە رووسیا لە شەڕێکی جیهانیە بەکاربێنێتن، ئەمە چۆن لێک دەدەیتەوە؟ بەڵێ یەکدانەوەکەی بەم شکڵەیە بەڕاستی ئەوی ئەلعان ئەمە دەرەکەوێت کە ئەم ساڵانە هەوڵ و تەقالای جمهوری ئیسلامی ئەمە بووە کە بتوانێت لەباری مەسەلەی نظامی و خۆی بەهێزتر بکە و بتوانێت بە تەکنۆلۆژی جەدید دەست پەیدا بکە لەوانە ئەلعانەکە توانیوێتی پەهباتهایەک دروست بکە کام پەهبادانە ئەتوانن جوزی پەهباتهای مهمی دنیا بە حەساو بێن لە ڕادەی ئەوانەی کە ئیسرائیل دروستیەکە، لە ڕادەی ئەوانەی کە وڵاتانی غەربی دروستیەکە، یا لە ڕادەی ئەوەی کە تورکیە دروستیەکە. هەر ئەمە باعثیەوە بووە کە دەرحاڵ نیشان بدرێ کە لە عەرسەهایەکە کە جمهوری ئیسلامی کە پوڵێکی زۆری سەرمایە گوزاری کرده توانێتی بە دەستکەوتایە بگا کە یەکێ لەو دەستکەوتانە ئەوەیە کە ئەو ڕۆکانی ئێران ئەتوانێت پەهبات بفرۆشێ بە وڵاتی ڕووس. دکتۆر، حەز ناکەم باسە سیاسەکان و حەزم دەکرد باسی ئابووری ئێران لەگەڵ تۆ باسکەم. تۆ پێشبینی تۆ بۆ ساڵی 2023 وەزعی ئابووری ئێران چییە؟ یعنی تو چ پێشبینێک دەکەی؟ بەڕاستی لە بواری پێشبینیکردنا هەمیشە دایە مشکل وجودی یەکجار زۆر هەیە، یعنی منزورمەوەیە کە پێشبینیکردن ئاسان نییە. منتها چەندین شت هەیە کە ئەتوانێت یارمەتی ئێمە بە بتوانین لەم بوارەدا چەند قسەیەک بکەین. یەکەمیان ئەوەیە کە ئەگەر ئەم وەزعە نالەبارەی کە هەیە لە ئێرانە، یعنی منزورم ئەم شێوەی کە خەڵک هاتنەتە خیابان، ئەم ئیدامە پەیدا بکە جمهوری ئیسلامی ئەم بەم شێوەی کە تاڕانەکە ژیاوە ناتوانێت بەمە بەم شێوە ئیدام بە حیاتی خۆی بدات. ئەمە نوختەیەکە. نوختەیەکی تر ئەوەیە کە ئەلعانەکە لە دەروی ئێرانیش و فشارەکان لەسەر جمهوری ئیسلامی یەکجار زۆر بووە. ئەم چوونی ڕەهبەری چین بۆ وڵاتانی خەلیج و بەستنی قەرارداد لەگەڵ وڵاتانی خەلیجە خۆی بەڕاستی زەربەیەکی یەکجار زۆر تایبەتی لە جمهوری ئیسلامی. ئەگەر ئەمانە گشتی بخەینەوە سەریەک، من پێم وابێت کە وەزعەتی ئابووری ئێران لە ساڵی 2023 زۆر خراپتر ئەوێت لەوەی کە تایسا هەیە، مەگەر ئەوەی کە گوشایشێکی سیاسی لە رابطە لەگەڵ ئێران بوجود بێت. ئابووری ناس دکتۆر مۆتەسم تاتای لە لەندەن لەگەڵ ئێمە بوو. زۆر سپاس دکتۆر مۆتەسم و ساڵی نوێ جارێکی تر لە تۆ پیرۆز بێت. ئەم بەگەڕینە شاهین سەری ساڵی کورسەرانسەری جیهانی بێجوداهی تێکردن لێ هەنێک وڵاتین ئیسلامی وەسا تێگوتن و ڕەنگە ئەف شاهی حرام
بنا لقلمدان للقلق جهندي جي وكا نريتكي جهاني تيكرن لهرما كردستان عراقي جي هر سال شاهي وشوي شاهيان قلكي برشاف ديار دبا لسر في جداهية بيراوريا يعني باورين خلقي لسر مثلا كو خلق شاهيين سري صالي بك يانا سنور كريم بيامرا دنجي أمريكا أفرابورت جهاندية هێژا بە هاوکاری دارەکەی دەستی بۆ لای هاوڕێکانی بەڕێ دەکەوێت کەوا بڕیارە هاوسەفەری گەشتە شاخەوانیەکەی بن هەرچەندە هێژا و هاوڕێکانی خاوەن پێداویستی تایبەتن بەڵام ئەوە ڕێگر نەبووە لە بەردەم خەونەکانیاندا و وەک هەر مرۆڤێکی ئاسایی دەیانەوێت گوزارش لە تواناکانی خۆیان بکەن و هەستەکانیان ئاوێزانی سروشت بکەن. ئەمڕۆ بەنیازیم پیادەڕەویەک بکەین لەگەڵ کۆمەڵە کەمەندامی سەرکورسی و هەموو جۆرەکانی کەمەندامان هیوادارین گەشتێکی خۆشمان بێ ڕۆژێکی باش پیادەڕەویەکی باش بکەین سوودێکی باشی لێ ببینین و دوای گەشتنیان بۆ شوێنی مەبەست دەست دەکەن بە گەشتەکەیان جارناجارێک بە چڕینی گۆرانی ڕەسەنەکان جەستەی ماندوویان پشوو پێدەدەن. گەشتکردن بە خاوەن پێداویستی تایبەت کارێکی ئاسان نییە و سەرپەرشتیاران بەرپرسیارەتی قورسیان خستۆتە ئەستۆی خۆیان بەڵام دەڵێن هەست بە ئاسوودەیی ڕۆحی دەکەن بەم خزمەتە. ئەم چالاکی ئەمڕۆ بریتە لە چالاکی چوونەوە ناو سروش کۆڕ و کۆبوونەوەیە هەڵبەت زۆرترینی خاوەن پێداویستی تایبەتەکان بەشداریان کردووە لە جۆری نابینا شەلل دەماغ کەمەندامی جەستا ئۆتیزم تەنانەت داوانیشیتیایە و کورتە باڵاش ئێمە کار لەسەر مرۆڤایەتیەکەین ئیتر کەم ئەندامی هەر جێگایەک بێ هەر جۆرێکی کەم ئەندام بێ ئێمە لە ناو چالاکیەکانمانە بە پێی پۆلێنی ئەو چالاکیانی کە دیاریمان کردووە کۆیانەکەینەوە. گەشتی ئەم جارەی خاوەن پێداویستی تایبەتەکان لەسەر ئەرکی هونەرمەندێکە کە لە وڵاتی سویدەوە گەڕاوەتەوە و بە خۆی و فلوتەکەی دەیەوێت بەشێک لە خەمی خاوەن پێداویستی تایبەتەکان بگرێت ئاستۆ بەژەنینی فلوت و پێشکەشکردنی نیوەڕۆخوانێک زەردەخەنەی خستۆتە سەر لێوانیان. خۆی لە خۆی داشتێکی زۆ جوانە چونکە ناساندنی کەسەکانە بەیەکتری زیاتر تێکڵای یەکتریە لە ڕووی کۆمەڵاتیەوە وەکو ئەرکێکی سەرشانی خۆم حەزم کرد وەکو گرروپێک لەوێ هەم مۆسیقاش و هەم دڵیشیان خۆشەکەین هەم یەکتریژە ناسینانی زۆشتی تری پێوە دیارە. بە بڕوای هێژە ئەم گەشتانە گەڕانەوەی خاوەن پێداویستی تایبەتە بۆ ژیان و فراوانبوونی پەیوەندیە کۆمەڵایەتیەکانیانە هیوادارە لایەنی پەیوەندیدار گرنگی زیاتر بە دۆخیان بدات. خاوەن پێداویستی تایبەت لە بەردۆخێکی وایە کە لە ماڵەوە دێتە دەرەوە لەو ژینگەی کە تایدا قەتیس بووە دێتە دەرەوە گەشتی وا زۆر زەڕۆرە بڕوابوون بەخۆی زیاکە گەشاکە بۆیە داواکارم لە هەموو ئەو لایەنەی پەیوەندیدارن هاندەر بن. گەشتی ئەم جارەی خاوەن پێداویستی تایبەتەکان بۆ ناوچەی سەرچاوە و 6 خاوەن پێداویستی تایبەتیایدا بەشدار بوون. سەرپەرشتیاران لە هەوڵی فراوانکردن و بە گشتیکردنی پرۆژەکەیاندان بۆ خاوەن پێداویستی تایبەتەکان. سنوور کەریم دەنگی ئەمریکا سلێمانی. بداخوازە لیبورین ئەف راپۆرتا پەیامێرە سنوور کەریم جە سلێمانی تایبەت بوو لەسەر چالاکیەکی بۆ پشتەوانی واکە یعنی دڵخۆشکەرێکیش بووان کەسین و پێداویستین خۆدان پێداویستین تایبەتن ئەو راپۆرتا مە بەس کرد و سەری ساڵی چاوە لە هەریما کوردستانی تیکردن و باوەریان جودا لەسەر وینا ئەمیدارین لەسەر وێبسایتین دەنگی ئەمریکا و سوشەل میدیا دەنگی ئەمریکا و بکارن تەماشا بکەن چونکە ئەو راپۆرت گەهایەمە بەداخوازە لیبورینی جارێکە دیلێ دیسان نەها پامێرە دەنگی ئەمریکا سنوور کەریم جە سلێمانیە و پامێری دەنگی ئەمریکا دڵشاد ئەنوەر ji کەرکووکێ بە مەڕانەش بۆ ئەم پێداچوونێکی بکەین یان ئاوەڕێکی بدەین ڕوودانین گرنگکن 2022 سنوور دڵشاد ئەم کاتتان شاد و ساڵی نوێ لە ئێوە پیرۆز بێ. ساڵی نوێش لێوە پیرۆز بێم کاتتان باش. ئۆکەی من جارێ ئێستا باسی ڕووداوە گرنگەکانی ساڵی 2022 دەکەم لە عێراق بەگشتی و لە هەرێمی کوردستانش بە تایبەتی و ئەوانەی کاریگەری زۆریان هەبووە لەسەر خەڵکە. دڵشاد فەرموو دیارە تۆ ڤیدیۆکەی تۆ لە پێشا دیار بوو فەرموو دڵشاد.
دەخیل دیارە ساڵی 2022 بۆ عێراقیەکان بەگشتی و بۆ هەرێمی کوردستان بە تایبەتی ئەکرێ بڵێن ساڵێکی پڕ لە کێشمەکێش و ساڵێکی سەخت بوو کە تیان پەڕان بە تایبەتی کە هەر لە سەرەتای ساڵی 2022ەوە کێشمەکێشێکی قورس لە نێوان لایەنە عێراقیەکان لەسەر پێکێنانی حکوومەتی عێراقی ڕوویدا و تەنانەت عێراقی بردە لێواری ئاڵۆزی و مەترسی سەرهەڵدانی شەڕی ناوخۆ تا دوجار نزیک لە کۆتایی ساڵ ئەم کێشەیە بە شێوەیەکی ئەکرێ بڵێن کاتی چارەسەر کراوە کە ئێستا سەدر بێدەنگە و چاوەڕوانی شڵەقانەوەی گۆمی سیاسی عێراقی لێکرێ و بە نیسبەت عێراق و هەرێمی کوردستانەوە ئەکرێ بڵێن ڕووداوە گرنگەکان ئەکرێ پۆلێن بکرێن ڕووداوی سیاسی ڕووداوی کۆمەڵایەتی ڕووداوی ئابووری و خاڵێکی تریش کە لە 2022دا بۆ هەرێمی کوردستان کە گرنگ بوو مەسەلەی تۆپبارانکردنی بنکە و بارەگاکانی حزب و لایەنە کوردیەکان بوو دیارە مەبەستم لایەنە کوردیەکانی ڕۆژهەڵاتی کوردستان و فشار خستنە سەر حکوومەتی هەرێمی کوردستان بوو بۆ دەرکردنی ئەو هێزانە و کۆنتترۆلکردنی سنوورەکان کە فشارەکان بە ئێستاشەوە بەردەوامیان هەیە و خاڵێکی تریش کە لە ڕووی ئابووریەوە بە تایبەتی بەم دوایانە گرفتێکی گەورە سەریاڵدا مەسەلەی بەرزبوونەوەی نرخی دۆلار بوو کە کاریگەری لەسەر تاک بە تاکی عێراق و هەرێمی کوردستان هەیە بڵێ دڵشاد دێمە لای جەنابەت بەڵام ئێستا بزمە لای سنوور بزانم سنوور ئەگەر بە کورتی پێمان بڵێ شتە گرنگەکان کە بیر دێنەوە و کاریگەریان هەبوو لەسەر خەڵکی هەرێم چین دوای ئەوە دەمیست باسی توندوتیژی دیژی ژنان بکەم کە تو راپۆرتێکت هەبوو و باسێکت هەبوو لەسەر ئەم بابەتانە فەرموو. بەڵێ دەخی لەم کاتتان باش دیارە لە ساڵی 2022دا عێراق و هەرێمی کوردستان بە کۆمەڵێک ڕووداوی گرنگدا تێپەڕی کاکدڵشاد ئاماژەی بۆ کرد کە دەبێت ڕووداوەکان پۆلێن بکرێن واتە ڕووداوە سیاسی و کۆمەڵایەتی یاخود ئابووریەکان دەکرێت باز لەو بکەین لە هەرێمی کوردستاندا لە ڕووی سیاسیەوە ئەمساڵ ئیستقرارێکی سیاسی بەخۆیەوە نەبینیوە وەکو دەزانین کە بە یەکێتی و پارتی بە دیاریکراوی لە ناو حکوومەتدا لە ڕووی سیاسیەوە لە ململانێ و کێشمەکێشمێکی گەورەدا بوون هەتا ئێستاش ئەو ململانەیانە بەردەوامە یەکێکی تر لەو ڕووداوانەی کە لە ڕووی سیاسیەوە لە هەرێمی کوردستاندا بوو بە جێگەی ڕەخنە لەسەر سیاسەتی هەرێمی کوردستان درێژکردنەوەی ساڵێک بوو بۆ تەمەنی پەرلەمان لە هەرێمی کوردستاندا لە ڕووی کۆمەڵایەتیەوە دەخین یەکێک لەو لایەنانەی کە جێگەی نیگەرانی خەڵک بوو بەگشتی بەرزبوونەوەی ئامارەکانی کوشتن بوو لە ناویشیاندا کوشتنی ژنان و حتا سوکایەتی و دەستێژیکردنە سەر ژنان لە هەرێمی کوردستاندا لە حەوت ڕۆژی ڕابردوودا دوو جار بە دوو شێوەی جیاواز لە دوو ڕووداوی جیاوازدا هێرشکراوەتە سەر ژنان لە مادەم ئاماژەت بەوە کرد دەزانم ئێمە لەگەڵ وتەبێژی پۆلیس و ئەوەش قسان نەبوو بەڵام دیارە ئامادە نەبوو بەڵام حەزم دەکرد بزانم ئەو خەڵکانەی کە پەلاماری ئەو کچیاندا ئەوەی کە ڤیدیۆ بەڵاو بوو لەسەر سوشال میدیاوانە چی کەسێک بوون هۆیەکەی چی بوو ئەوەی کە تا ئێستا زانیاری چی هەیە لەسەری؟ بڵێ دەخیل ئەوەی کە حوتکە دەستدرێژیان کردە سەر کچێک 4 ڕۆژ بەر لە ئێستا بوو ڕووداوەکەی تر 2 ڕۆژ بەر لە ئێستا بوو کە لەلایەن کچێکی 14 ساڵ کە هەرزەکارە لەلایەن کۆمەڵێکی زۆر لە پیاوانەوە یاخود هەرزەکارانەوە هێرشی دەکرێتە سەر لە ئێستادا هێزەکانی پۆلیس ڕایانگەیاندووە کە 16 کەسیان بە تۆمەتی دەستدرێژیکردن بۆ سەر ئەو کچە دەستگیر کردو و لێکۆڵینەوە لەگەڵیاندا بەردەوام بە کارە ساتەکە دەخیل کاردانەوەی ناوخۆی گەورەی لەکەوتۆتە لە ئاسی سیاسی هەرە باڵادا سەرۆکی ئەنجومەنی وەزیران هاتۆتە سەر خەد و داواکاری گشتی لە ئێستادا هاتۆتە سەر دەڵێن کە دەبێت لێکۆڵینەوەکان زۆر جددی بن و لێخۆشبوون لەم کەیسانە بەی شێردا دووبارە نەبێتەوە بەڵام بیرمان نەچێ هەر شەوی سەری ساڵ شەوی ڕابردوو لە هەولێری پایتەختی هەرێمی کوردستانیش بە کۆمەڵێک پیا دووبارە دێچەڵ بە چەند کچێکی ترکراوە هەوڵی سوکایەتی کردن و دەستدرێژی کراوەتە سەریان هەوڵی دەستدرێژی بکرێتە سەریان باڵێ دێمە لای تۆ کاتە دەدەمی بۆ ئەوەی کە بزان مەسیجەکە چیە بۆ ئەم ڕۆژە بەڵام دڵشاد داعش جوڵەوەی زۆری هەبوو لەم ماوەیە ئەکرێ باسی ئەومان بۆ بکەیت تا چەندێک مەترسی هەیە لەسەر ئەو ناوچانەی کە ئێستا داعشتیایە و بۆ 2023 پیشبینی چی دەکرێت؟
بەڵێ دەخیل یارە 2023 پێشبینیەکان بەو ئاراستەیەن کە ڕەنگە جوڵەی داعش زیاتر بێ بە تایبەتی لەو ناوچە کێشە لە سەرانەی کە تاکو ئێستا هێزەکانی پێشمەرگە و هێزە عراقیەکان ڕێک نەکەوتون لەسەر پڕکردنەوەی بۆشایی ئەمنیەکانی نێوانیان و بە پێ و زانیاریانەی کە ئێمە بەردەوام قسە لەگەڵ بەرپرسانی ئەمنی ئاکەین ئەوان باس لەوەکەن کە جاران داعش جوڵەیان زۆر سنووردار بوو و زۆر بەکەمی ئەبیندران بەڵام ئەوەی کە ئەوان ئاماژەی پێیەکەن لە ئێستادا داعش جموجۆڵێکی فراوانی هەیە و ئاماژە بەوە شەکەن کە داعش پلانی هەیە لە با بڵێن ماوەیەکی نزیکدا هێرشەکانی چڕتر بکاتەوە دیارە ئەوان پێیان وایە کە ئێستادا داعش لە قۆناغی خۆڕێخستنەوەی تێپەڕاندووەوە ئەوان دەڵێن ئێستا داعش ئامانجی کۆکردنەوەی پارەیە لە ڕێگەی ڕفاندنی خەڵکەوە بۆ ئەوەی کە داهاتێک دەست بخاوە لە داهاتوە ئەو داهاتە بۆ کڕینی چەک و تەقەمەنی خۆراک بۆ هێزەکانی بەکاری بهێنێ کە ڕەنگە دوای کۆکردنەوەی داهاتەوەی کاوان ئاماژەی پێەکەن قۆناغی هێرشی زیاتر بێ بەدای خۆیان. بەڵێ شاد پێش ئەوەی خۆحاویزی لێ بکەم حەز دەکەم لەم ڕۆژە تایبەتەدا کاتت بدەمێت تۆ پەیامی خۆت بە ئازادی چی دەڵێ بڵێ مایکەکەت کراوەیە بێ سەنسۆر. بەڵێ زۆر سپاس دەخیل دیارە منەکرێ بڵێن ئاواتێکی دیاریکراوم نییە بەڵام هیوادارم ساڵی نوێ ساڵی گۆڕانکاری بێ لە بیرکردنەوەی تاک بە تاکی ئێمە بە تایبەتی و کۆمەڵە گرفتە کۆمەڵایەتی و سیاسی و ئەمنی کە لە سەراستی عراق و هەرێمی کوردستانەیە کە بتوانین تێیپەڕێنین و ساڵی داهاتوو ببێتە ساڵی فراوانکردنی پانتایی ئازادی ڕاگەیاندن و ڕۆژنامەنووسی لە هەرێمی کوردستاندا و چیتر ڕۆژنامەنووس و ڕۆشنبیر و ڕاگەیاندن لەسەر ئازادی بیر و ڕاونووسین ڕاپێکی دەخوازی سنوور مایکەکەت کراوەیە ئازادی دەقەیەک بۆ تۆ فەرموو. بەڵێ دەخیل من لە ساڵی نێدا هیواخوازم شۆڕشی ژینا لە ڕۆژهەڵاتی کوردستان بگاتە ئەنجام هیوای سەلامەتی بۆ هەموو بریندارانی ڕۆژهەڵات و ئێرانیەکان دەخوازم لێستا لەگەڵ لە هیوای سەقامگیری سیاسی و ئیداری و کۆمەڵایەتی و ئابووری بۆ هەرێمی کوردستان و هەموو هاونیشتیمانیانمان لە هەر کێکی دنیاان هەموو کوردێک بە هیوام لە ساڵی ئایندەدا ڕووی بێ لە خێر لە ئاشتی لە خۆشی. زۆر سپاس سنوور کەریم پامەی دەکەمە لە سلێمانی و دڵشاد ئەنوەر لە کەرکووک لەگەڵ مابوو زۆر سپاس و جارێکتر ساڵی نوێتان پیرۆز بێ. دماهەیە بێ بەرنامێز دخوازم بێژم کو یاریزانێکی هەری نافداری جیهانێک و وەرزشوانێکی فوتبۆڵی بەرازیلی بوو پێڵێ وەغەرا داوی کرد جێ 82 ساڵیدا ماف راپۆرتا تایبەت لەسەر ژیانەوی هەیە. ئەو پیاوەی کە بە سانایی بە ناوی پێڵەی ناسرا هەوادارنی لە گۆڕەپانی جامی جیهانی بۆ بەرازیل و یاریەکان و گەشتەکانی جیهانی لەگەڵ تیمەکەی سەرسوڕهێنا واتە یانی تۆپی پێی سانتۆس ئەوەش بەر لەوەی جۆش و خۆش بۆ یاری تۆپی پێ لە ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا بقولقێنێت و لە کۆتایی تەمەنی کاری وەرزشیدا پەیوەندی بە تیمی نیویۆرک کۆسمۆسەوە بکات. ئەسۆن ئارانتس دۆناسمینتۆ لە مانگی دەی ساڵی 1940 دا لەدایک بوو وەک منداڵێک ناوبانگی بە شارەزایی لە تۆپی پێدا بەدەستێنا و لە تەمەنی 15 ساڵیدا خۆی کۆنتراکتی لەگەڵ یانەی تۆپی پێی سانتۆس واژوو کرد. لە تەمەنی 16 ساڵیدا پێڵەی بووە ئەندامێکی تیمی نیشتیمانی بەرازیل و لە ساڵی 1950دا و لە تەمەنی 17 ساڵیدا بەشداری لە جامی جیهانی تۆپی پێدا کرد. پێڵەی گەنجترین یاریزان بوو کە لە جامی جیهانی پیاواندا گۆڵ تۆمار بکات و لە یاریەکانی لە سوید ئەنجام دران 6 گۆڵ بەدەست بێنێت. ئەو دوو گۆڵەی کە پێڵەی لە میانەی یاری کۆتایی تۆماری کرد یاری دەدەر بوو لەوەی کە بەرازیل لە ساڵی 1950دا بگەێنێتە پاڵەوانێتی یەکەمی جیهان و هەروەها تیمەکەی گەیاندە دوو پاڵەوانێتی دیکەی جامی جیهانی لە ساڵانی 1962 و 1970دا. بە درێژایی تەمەنی تۆپی پێی نێودەوڵەتی پێڵەی لە میانەی 92 یاری فەرمیدا 77 گۆڵی تۆمار کرد. هەر بۆیە پێڵەی بە یاریزانی هاوبەشی فیفا بۆ سەدەی 20مین پێکەوە لەگەڵ دیاگۆ مارادۆنای ئەرجەنتین دیاریکران. لە ساڵی 1975دا پێڵەی پەیوەندی بە تیمی نیویۆرک کۆسمۆس لە کۆمەڵی تۆپی پێی ئەمریکای باکوور کرد و بۆ 3 وەرز لەوێ یاری کرد. من پێم وایە نهێنی سەرکەوتنی مرۆڤ لە ڕێزگرتندا لە خەڵکو هەمیشە ئامادەبوون و هەروەها هەرگیز و هەرگیز وا
بیر نەکەیتەوە کە تۆ باشترینی. ڕۆژی پێنجشەمەی ڕابردوو ئەستێرەی فەڕەنسا کیلیان مباپێ گوتی کە لە پووری پێڵەی هەرگیز لە یاد ناچێت. هاوکات کێڵێ ناسمینیتۆی کچی پێڵەی یادی باوکی کردەوە و لە ئینستاگرام بە زمانی پرتوگالی نووسیبووی و دەڵێت ئەوەی پێی گەیشتون هەمووی لە سایی تۆدایە، ئێمە ئەو پەڕی تۆمان خۆش دەوێت و ڕۆحت شاد بێت. بۆ ڕۆبەرت ڕەفایل سمکۆ عەزیز دەنگی ئەمریکا. بێگومان پێڵی وێ بمینە ناودارترین وەرزشوانی جیهانی وێ ناوی کەت دیرۆکێ لێ دیوان دوو ڕۆژین بوریدا لە پشتی ڕاگەهاندنا وەغەرکردناوی گەلک کەسان دگوت و پێلێ ڕاستە لە دەمێخوا وەرزشوانیەکی جیهانی بوو فوتبۆلی لێ فوتبۆڵاوی دەمی نە لە ئاستێ نەهادە بووە. بەرحاڵ وەکی مەگوتی وێ بمینە ناوێکی دیار لە دیرۆکێدا بێ چەند دێمتین داویە بەرنامەیە کورت کۆنەکشن ئیرۆک و ڕۆژایەکیە ساڵە 2023 بوو. ئەم هیڤیدارن و ساڵەکە خێر و خۆشیە باش بوو تەڤایە گۆهدارین مە و هەتا ئەم دیگەهینە ئێک دێ بەرنامە بێ یا سبەهی یا کورت کۆنەکشندا بە دەخیلی شەمۆیە دگەل تەڤایە کارمەندین بەشی کوردی دەنگی ئەمریکا و ستافێ کورت کۆنەکشن هیڤیا خۆشی و شادی جوړه دي خدا حافظ.